السلام عليكم ورحمة الله وبركاته. چۆنیەتی مەسحکردن لەسەر گۆرەوی. سەرەتا دەبێت ئەم گۆرەویە لە دوای دەستنوێژ لە پێکرا بێت، کەسەکە دەستنوێژی گربێت، پێیەکانی خۆی جوان شوشتی بێت، ئینجا گۆرەویەکەی لە پێ کردبێت. و ئەم گۆرەویە نابێت ئەوەندە تەنک بێت کەوا ڕەنگی پێستی لە ژێرەوە دیار و ئاشکرا بێت، و ناژبێت گۆرەویەکە ئەوەندە کورت بێتن گوێزینجی دانەپۆشی بێت. دەبێت گوێزینگیش دابوو پۆشێت، گۆریەکە نابێت زۆر کورت بێت. واروها چۆنیەتی ئەوە کاتی دەستپێکردنی مەسحکردن لەسەر گۆرەوی ئەو کاتێک کە مەسحی لەسەر ئەەکەی کە بۆ کەسی مقیم شەو ڕۆژێکەوە، بۆ کەسی مسافر بۆ ماوەی 3 شەو و 3 ڕۆژە بە مەرجێک لەو ماوەیە گۆرەوی لە پێ نەکرد بێت. و سەرەتا ئەتوانی بەدەستی ڕاست کە تەڕ ئەەکەی پێی ڕاست مەسحەکەی لای سەرەوە، ئینجا پێی چەپ لای سەرەوە. ئەبەم شێوەیە مەسح لەسەر گۆرەوی أكرد. والسلام عليكم ورحمة الله وبركاته.